ئەمڕۆ شووعەکانی دەربەنیخان ڕژانە سەر شەقامەکان پاشەوەی حیزبی شووعی بڕیاریدا لە سەرتاسەری هەرێمی کوردستان دژی گرانبوونی کاڵا لە بازار خۆپیشاندان ئەنجام بدات. لە یەک تەوقیتدا هەموو ڕێخستنەکان لە شار و شارۆچکەکانی کوردستان و سەرجەم کۆمیتەی مەحەلیەکان و لە سەرجەم شارەکان هاوڕێیان بە یەک تەوقیت هاتنەوەتە سەر شەقام بۆ ڕەتکردنەوەی سیاسەتی ئابووری هەرێم کە سیاسەتێکی بەرخۆرە ئەمە بە دەرەجەیەک سیاسەتێکە بەرەو بەتایبەتیکردنی سەرجەم کەرتەکان و کایەکانی ژیانە بە ئەمە جگەلەوە لەم ماوەیەدا گرانبوونی نرخی ئارد هەروەها نرخی بنزین و نرخی خزمەتگوزارەکانی تر و بەتایبەتیکردنی کەرتی کارەبا ئەمانە هەمووی هەنگاوە کە حکوومەتی هەرێم بەرەو هەنگاوی بۆ ئەنێ و زۆربەیشی جێبەجێ کردووە بۆیە ئێمە وەکو شوێعەکانمان بە هەستی بەرپرسیارەتیکردنمان بەو دۆخەی کە دەزانین بە خراپ لەسەر هاوڵاتیان و چینی هەژار و مامناوان دەشکێتەوە هاتینە شەقام بۆ ڕەتکردنەوە و ڕۆ و ڕەتکردنەوەی ئەو سیاسەتە لە پێناو نان و ئازادی و شکۆمەندی هاوڵاتیاندا تێدەکۆشین لە هەنگاوێکی پێفینی کراودا و لە چوارچێوەی سیاسەتی ئابووری پیادەکراوی حکوومەتی هەرێمی کوردستان دەربەنیخان بە پایتەختی شووعەکانی کوردستان ناسراوە و زۆرترین ژمارەی ئەندامی حیزبی شووعی لە دەربەنیخانن. ئەمڕۆ بازاڕی شارەکەیان سوورپۆش کردبوو وتاریان خوێندەوە و بەدەنگی بەرز هاواریان نەکرد نان کار ئازادی. ناتوانێتە سەر شەقام تانە ڕازایەکانمان بگەینتە بەردەم حکوومەت و ئاورێک لە زروفی ئەم خەڵکە بداتەوە بەڕاستی کارێکی جوان نییە گرانکردنی نان 6 نان بە 1000 دینار گەڕێنەوە بۆ سەردەمێک کە گرانی و قات و قڕی بێ ئەوەش هەر خەڵکە فەقیرەکە سوودمەند نییە لێوا و زەرەرە و داواکاریمانەوەیە چاوەخشانەوەیەک بە ئەم کارا بکرێت و نان ژەمێکی سەرەکی خێزانە تا هەرزان بکرێت و چینە فەقیرەکەش بتوانێت بژی وەکو خەڵکێکی کە کۆمیتەی دەربەنیخان کۆمیتەی حیزبی شووعی دەربەنیخان هاتوین لەسەر گرانبوونی نان بەنزین تا بە حکوومەت بڵێن ئیتر بەسە بۆ ئەم گرانبوونە لە ئەمڕۆوە ئەبێ ئەو نرخانە دابەزێنرێت بە فشاری جەماوەری گەلەکەم. ئەمە یەکەم هەڵوێستی حیزبی شووعی کوردستان نییە دژی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتکردنی کەرتە خزمەتگوزاریەکان هاوکات هاوڵاتیانی کوردستانیش لە دەستی گرانی کاڵاکان و بە تایبەتیکردنی کەرتەکانی خزمەتگوزاری بێزاری دەردەبڕن حکوومەتیش وەڵامێکی ڕوونی نییە. ڕێبین محەممەد شارپێز دەربەنیخان لە بەحەریەکانی گەرمیان هەولێر هەڵەبجە پێکەوە لە یەک تەوقیتە ئەمڕۆ دەممان بەش دەکەینەوە لە بەرامبەر گرانبوونی نرخی بازار